السلام علیکم بینەرانی عزیز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت و یاخوا جێژتان پیرۆز بێ و ئەم ڕۆژێکتان هەر جێژنەوە خۆشی و شادی بی ئینشاءالله. هیوادارم هەمیشە ساغ و سەلامەت و تەندروست باش بن. خوای گەورە ئەو جێژنە بکاتە مای خێر و خۆشی و ئارامی لە بۆ وڵات و شار و نیشتیمانمان. بەخوای گەورە هەموو لایەکمان تەندروست باش بکە ئینشاءالله. ماڵی هەمووتان ئاوەدان دەبێ و هەمیشە و بەردەوام زەردەخەنە لەسەر لێوی هەمووان دەبێ. خوای گەورە حەزی حازیانیشمان قبوڵ کە ئینشاءالله. قوربانیکردن سونەتێکی زۆر گرینگە. ئینسانی موسڵمان کاتێکەوە قوربانی دەکاتن زۆر دڵی خۆش دەبێت. جا ئەو قوربانیکردنە کە ئێمە ئەنجامی دەدەین ئەوانەی کە لە توانایاندا بێت بۆیە خەڵکی دڵی پێخۆش دەبێتن و من ژەوڕۆ پرسیان لە خەڵکی دەکەم با بزانم چەندیان قوربانیان کردی و کاتێککە قوربانیشان کردیە چەند دڵیان پێخۆش بووە. لەگەڵمان هابن. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ماما جانا حتى تدرسي أخوة بزيادة يا أخوة جانا كش بيروز بيتن الهموم سبحان بيروز ولا خلفي كردستان الهموي بتابتي لكنالي بيعمل خوشيس زۆر سپاس دەکەین سەلامەت بی یاخوا پێم خۆشە بزانم ڕۆژانی جەژن چۆن بەڕێ دەکەیت. والله طبعا روزاني جزن يكم روز كباسي نويج وتكبير وهاتي ماڵەوەی دی خواردنێکی خەفی بەخۆنی و سەردانی زیرانەکان دەکەین. ئەوان لە دەورە پشتی خۆمان پاشیەوان ئەو دەسەدانی خزمەکانی تۆزە لە دوور من لە گەڕەکانی کە سەردانی ئەوانە دەکەین و زۆر دێنەوە ماڵەوەی بۆ نێوەڕۆ دی ئەوی پاشنەوە ڕۆژماوە سەردانیوان کرد دەکەینەوە پێڕانە گەیشتین لە دەوری تروخڕ نابنەوە نەوەکان منداڵەکان وەنیە هەمووی دێنەوە سارکسم هەر سواریان ئەگە پێیان بکردێنەوە گەنا زاری هەموو دەسمە لایوانیش زۆر باشە خوا سەلامەتکە. جژنی قوربانە جا لە جژنی قوربان خەڵکێک هەیە قوربانی دەکا ئەوی لە توانای داهابێ. ئەتوو قەت قوربانیت کردیە؟ بەڵێ تەبان ئینشاءالله کردیتمان دەشتێن ئینشاءالله مساڵیش ئینشاءالله نیەتت هەیە؟ هەی تەبان ئامادەیە پڕەکەم دەیکە پڕێکی گچکەم زۆر باش دەگە پڕە گەورەکەم ئەو دوانە وتیان دەیکەنشی بکەن ئینشاءالله. ئەتوو کە بە خۆت قوربانیت کرد چەند دڵت پێخۆش بووە؟ تەبان زۆر چۆن دڵت پێخۆش نەبێت تۆ خەڵکی تر بەشداری ئەو خواردن و چێشتان ئەتوو دەکەی ئەوانیش بەشداری ئەوانیش تاام و چێژەکەیان بکەن. هەیە گۆشتی بماوەیەکی زۆر نەخوارد توم چینە ئیمکانت هەیە ئەو ئیمکانی نییە ناتوان چیرۆ گۆشتی بکەن. تو ئەو بەشداری تو پێکردن شتێکی زۆر نیمە زۆر ئیسلام زۆر مەتەکراوە تەبعەن حەز بە خەڵک پەیامت لە بۆ ئەوانەی کە لە توانایاندایە بۆی کەم تەرخەمی نەکەن قوربانی بکەن بەخوای هەتاوەکو لە ژیاندا مایە و هەتا تااقەتی هەیە بیکە باشە هەر چەندی کە خەڵکی زۆر بەڕاستی هەیە ناتوانێت چینە 2 کیلۆ گۆشت نیو کیلۆ گۆشتش بکڕێ نەک 2 کیلۆ بەخوا زۆر باشە خەڵک بیکاتن و شتێکی زۆر پیرۆز و مبارەکە. زۆر باش. با ئەمە پرسیارەیەکی تایبەتی خۆت بێ جژنی منداڵی خۆت و گەنجی خۆت لەبیرە؟ زۆر باش. بەێوەڵ ئەوەندە بەبییر ئەو کاتی چ شتێک زۆر چێژی تایبەتی ئەو خۆش ئەو کاتی ئەوەندە خۆش بکە دڵکێکیان بۆ دەکرێت لە بسەری خۆم دادەنا هەتا سبەینێ چەندە هەرستای بەس خۆ حەزمان نەکرد بیتە بەیانی زوزکانمان بکەینە بەرین بەخۆی ئەوە خۆشیەکەی بوو ئەو کاتی وەکو ئێستاکە بۆ تۆ نەبوو خەڵکێکە خزمێکت لەوە ئەم مەخسەر ئامۆزا مامم ئەوانە ئیمکاناتیان باردوو مشین لەوان دەکردنەوە جێژدا. باش هیچ بەسەرهاتێک لەبیرە بەسەرهاتێک خۆشی و کات بە خۆدای پورە بەسەرهاتەوەندە زۆرن لە چێ لەبیرم ماوە وەڵڵای هیچ شتێکی هەم لەبیرت نییە. باشە ئێستا ئێمە پرسیارێک لێ دەکەین ئەگەر وەڵامەکەی زانی دەبێ خاوەنی 50,000 ئەگەر نەشت زانی ئەوە داوای لێبوردن لێ دەکەین. سەلامەت. قورئانی پیرۆز بە چەند ساڵ دابەزی؟ قورئانی پیرۆز لە ماوەی 23 ساڵ دابەزی بەتەدریجیاً 23 ساڵی تەواو حتى قيشت آياتي أوي اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. أي يا ربي دست خوش بي فاي قولة سلامتك وڵامەکەت زۆر ڕاست و دروستە ئێمەش ئەم دیارە پێشکەش بە جەنابەت دەکەین فاي قولة سلامتك تمني ئێوە درێژکە هەر بمێنن بۆ کوردستان هەر بمێنن بۆ ئیسلام ئینشاء الله فاي قولة ئێوە سەرکەوتوو بکە زۆر مەمنونتانی. سلامت بیاخوا دەستت خۆش بێت زۆر سپاس سلامت بێت.
السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باش ماما جان أحوالك؟ سلامت يا أخوي. يا أخو جژنەکەش پیرۆز بی. هەموو لایەش پیرۆز بی، لە هەموو مسلمانان و مسلمانانی کوردیش بە تایبەتی پیرۆز بی. خوا سەلامەت یا ڕەبی. سلامت. چەند درت خۆشە گەیشتنەوە جژنی قوربانیش؟ وڵای بەتاکید ئینسان بە هاتنی ئەو جژنی قوربان ئینسان دری پێ خۆش دەبی، خەڵک وەشی بەو ئەنجامدانی قوربانی ئەوانە بەتاکید یعنی دەبتەنەوە چکە. هەدە بە خۆت بەتەمای ئینشاءڵڵا قوربانی بکەین؟ ئینشاءڵڵا گەخوا کاتە قسمەت. ئینشاءڵڵا. پێم بڵێ ئەدی لە ساڵانی ڕابردوو قوربانیت کردیا؟ بەێ خوا قبولی کە یا ڕەبی. هەموو لایەش قوربکەین. دۆم باسکە درت چەند خۆش بکە قوربانی دەکرد؟ بەدەستی خۆ سەر دەبڕیان لە دووردە قەسابخانەی؟ هەلە مارێ بخۆت. بەخۆم سەر نابڕم بەس بەخۆم کەور دەکەم و گور دەکەین و زۆر باش. بەس سەرم بام لۆم سەر دەبڕی ئەو کەیت بۆ خۆمەندەی پێ. زۆر باشە. ئەی درت زۆر پێ خۆش دەبووە؟ بەتاکید ئەوە مسلمان بەو شاعیرانە بەرزڕاگرتنی و شاعیرانە بەڕاستی یعنی دڵی زۆر خۆش دەبیتن. ئەتون لۆ خوای دەکەی چاوەڕێی پاداشتەکەش لە قیامەت دەکەی ئینشاءڵڵا خوای گەورە لێمان وێ دەگری. ئینشاءڵڵا. سەلامەت. ڕۆژانی جژن چۆن بەڕێ دەکەی؟ یعنی لە یەکەم ڕۆژەوە سەرەتا چی دەکەی؟ بەتاکید یەکەم ڕۆژ کە گەڕانیەوە لە جێژن دەچینە ماری چەند جێژنە پیرۆزە لەگە مار و مندای دەکەن، پاشان دەچینە مارێ بابووی و وەس زیرانەکان و مارە خزمەکان ئەز ئینشاءڵڵا هەمان بەسەر زیاتر برادەری لەگە خەسوودیان غەزوور لەگە چانیان؟ وەڵای خەزوورم نمایە هەرمامیش نەمایە؟ نماینە ناوە. خوای گەورە خۆش بیتن یا ڕەبی جیان بەهەش بیتن سەلامەت بی. پێم بڵێ خواردنی بەیانی حەزت لە چییە لە ڕۆژی جژن؟ دەبی چه هابی لەسەر سفرەی؟ وەڵای یەلی خوا بکاتە قەیسی و مەسەلەن شیوی جژن مەسەلەن شیوی گۆشت و برنجە و قەیسیەکە و زۆر باش. قەلب ساغ بی. سەلامەت یا خوا. سپاس دەکەم. پرسیارێکمان هەیە ئەگەر زانیت دەبێ خاوەنی 50,000 بەێ ئەگەر نەشت زانیە مەداوای لێوردن لێ دەکەین بەریفەوە تەواوە؟ بەێ ژمارەی ئێسکەکانی مرۆڤێکی پێگەیشت و چەندە؟ 306 306 بەێ. تاکید؟ وڵای ئەو هەم خیندیان لەبی ئەو وەختی خۆی خیندیتم ئەگەر لە زەینم مابی 306 لەو دەورەیە. ئەوەیان کورتەوە نییە؟ بەێ فەرموو ئێرە. عەلەیکوم ئەسسەلام ورحمەتوڵڵاه. دەمەوێت یارمەتی باوت بدەین. ئاساییە. جارەکە چبوو؟ ژمارەی ئێسکەکانی مرۆڤێکی پێگەیشت و چەندە؟ 206. بابت دەرێ 306. ئەتو دەرێ؟ 206. سەتمان زیاد کردی. تاکید دێ سەر ڕێی کوڕەکەت؟ تەواوە. چەند درت خۆش لەگە بابت هاتی و بۆ بازارکردن و ڕۆژانی جژن لەگەڵ باکوت بەڕێ دەکەی چۆن ڕۆژەکان بەڕێ دەکەی؟ وەرە ئێرە؟ وەڵا جێژنە عادەتی کەوات و لە نوێژ سوێنە دێنەوە و جێژنەی دەکەین و جێژنە پیرۆزە لە مارێتەوەان کەشەکە دەگۆڕێ کەشی جێژنەیە تەبعاان جێژنە پیرۆزە و گەردە نازایی و لە پاشی دەچین لە خزمان و جیران و شت ئەنجەوەکەی تایبەتە بەڕاستی. جێژن ئێستا لەوت زۆر خۆشە چکە بابت مایە ها؟ ئەیتەوان وەنیە؟ ئەلیە ئینشاءڵڵا خوای گەورە دەیپارێزی. ئینشاءڵڵا. سەلامەت بیاخۆ. ئەزۆ بدەمە تو یا بدەمە کوڕەکەت؟ بابی دەمە تو. فەرموو. خوای گەورە سەلامەت یا ڕەبی دووبارە جێژنتان پیرۆز بی. سەلامەت بیاخۆ. هەردوو چاوم زۆر بەڕێزم سەلامەت. السلام عليكم أمسيما. عليك السلام ورحمة الله وبركاته. خواصا باشن. والله باش كاك صار سلامتك إن شاء الله. الحمد لله شكر بأخوي يا أخو باش جيجنا كش بيروز بيا ربي. ربي لا تش بيروز لهم بسلمانا بيروز إن شاء الله. سلامت يا ربي. بريز. سلامتك. أو جيجني قربانة. بله. زانم روجكاني ججنة يكم ودوم أو أنا شون بري دخين. والله يكون دوي طبعا سرداني خزمان ذاكين ذكرين لما ركانا أودي بجوري توانا يفهمون بس سرداني خزمان ذاكين أو عندينو. زور باش أي مزجوتو. والله طبعا مسلمانا طبعا هو جيجني هذا بهذا السن نوج جيجني ذاكين وجيجناني ذاكين لقى عالمي لمزقفتي زاد دينو. حوجك لم كبير كانوا جد لا دنجي الله أكبر دبي جد تكبيرات دبي. الله أكبر. ونيا سندرت في خوشة. مارا ولا زين سونا. شش خوشة. إنسان ضلي في خوش دبي وايا. أوا لخوشي إن شاء الله. من نام يضبطون لي أو ججنا فسلامتك يا ربي لزانم لإيمانه إن شاء الله.
ئەو جاها بە جۆش و خرۆشەوە خەڵک هەموو لەگەڵ دۆست و ئەحباب و خۆشەویستانی خۆی تۆقە دەکا و گەردەن ئازادی دەکا. ئەتوو جێژنان گەردەنی ئەو خۆشەویستانە ئازاد دەکەی؟ ئی هەموو عالەمی لە ڕاهی خوای لە ڕاهی خوای گردنیان ئازاری ئەی قسەشم لەگەرێنەوێ ئەوەی یعنی چی مسلمانە گردنی خۆش و ئازادی لە ڕاست لانی منەوە هەرچی قسە شوێ بۆ دوم گردنی ئازاری لە ڕاهی خوای خوا سەلامت کە یا ڕەبی. قوربانی کردووە قەت عەبەرێ خوا قوڵ کە یا ڕەبی. سەلامەتی یا ڕەبی. ئەی کە قوربانیەکەت دەکرد و بۆ خەڵکت دەبرد دەزانیت چەند خۆشە درت پێ خۆشە. دەزانی چەند خۆشە شتی وان نییە ئەو سار زەحمەت ئەو سار ناتوانم بەس کوڕەکەم ئەلحەم لێ دەیکا کوڕەکان خوا دەیکا. قوڵ کە یا ڕەبی. ئامین یا ڕەبی. خوا سەلامت کە. چەند گرینگە ئەوی لە توانایدایە قوربانی بکاتێن؟ بەخوا شتێکی خۆشە دەزانیت چەند خۆشە چێتی و بیاکە لە عادیدا دووسراوت لەسەر لێدا هەموو دنیای تۆ یەکسەر بەرەکەت دێ. خوا سەلامت کە یا ڕەبی. چاوت ماز دەکەم هیچ شتێکی خۆش لە بیرە لە یعنی- جێژندا ڕووی دابی؟ یعنی وەڵڵاهی نەوت بەسەر بێستای هاتەش خۆش لە جێژێن وڵی یەک جاری عیب نەبی لە مێژە سبەینەکی زوو نووسمەوە خەڵ لێ و کارشی ئەوە هاتمە دەرێ خێزانم گوتی کورە هەستە میوان هاتن نەمدەزانی بەبێت جامەی بووم نەمزانی نە پێشوازی لە میوانەکان کەم نەفسم خۆم بۆڕم حیوانیش ماشەڵڵا هەردایان گو مامسیامەد لە دەرکەی ئەرێ وەڵڵاهی ئەم جەمە پرسیارێکمان هەیە ئەگەر زانیت خەڵاتمان هەیە بۆ جەنابێت بەرێ ئەگەر نەشت زانی داوای لێ بردونمان هەیە. فەدل سەلامت بی. مەتەڵەکە دەڵێ کە ئیشت پێیبی ئەو کات کە ئیشت پێیە فڕێ دەدەی بەڵام کە ئیشت پێی نییە هەڵی دەگری. ئەم نازانم داوای لێفردن دەکەم نازانی ینی کە ئیشت پێیە ئەو کات فڕێ دەدەی فڕێ دەدەی بەڵام کە ئیشت پێی نییە هەڵی دەگریەوە. وەڵای خۆم بڕەشی لێزان بەس لەوەی نازان بۆ ئەم لەوە مەتەڵەی نەخۆڵ مەتەل ێسام دەتوانم مەتەلش زۆر دەزانم برێم بەس ئەوەی نازانم. خوا سەلامت کە یا ڕەبی. بەڕێزی زۆر بەڕێزی مەمتیام. هەردوو چاوت ماز دەکەم بەڕێزی برای گەورەی چاوت ماز دەکەم ساش دەبی ئینشاءڵڵا تو نەمزانی داوا لێ بردن دەکەم بەڕێزی سەلامت یا بۆ تەلەفۆن بده هاتمە خزمەتت خۆشەویستیەوە داهاتمە خزمەتت خوا سەلامت کە یا ڕەبی. بەڕێزی چاوت ماز دەکەم قوربان چاوت ماز دەکەم. السلام عليكم. عليكم السلام ورحمة باش ان شاء الله. سپاس يا خو باش من جێژنەکەشمان پیرۆز بی یا ڕەبی. بارك بسلامت بسپاسم گۆش پیرۆز بیتن. سەلامت بیا خوا جێژنە پیرۆزی خۆ ئاراستی چی دەکەی؟ وڵا ڕاستی خزم و کەسەکانم دەکەم منداڵەکان و پیاوەکەم و زۆر باشە. یەکەم کەس کە جێژنانەی لەگەڵ دەکەی چییە؟ حتمما پیاوەکەم و ماڵ منداڵەکە. زۆر باشە. بەێ ئێستا ئامادەکاریتان چۆن کردووە لە بۆ جەژن و ڕۆژەکانی جەژن چۆن بەڕێ دەکەن؟ حتمما خامان لە ماڵەوە هیلاکەن لۆی ناوماڵ پاکەنەوە بۆنی خۆشبی و حتمما ناو ماڵ پارکردنەوەیە و ئامادەکاریمان کردێ لە بۆ جێژنە ئینشاءڵڵا. جەژنی قوربان چەند دڵت پێ خۆشە کاتی کە خەڵک قوربانی دەکا ئێوە قەت نیازتانوە بۆ قوربانی بکەنیان قوربانیتان قەت کردووە؟ حتمما کردیتمان حتمما زۆر خۆشە بەڕاستی. قوربانیتان کردووە؟ حتمما زۆر باش. چەند جارە چیش چەند زاریش؟ بەلی. خوا قبولی کە یا ڕەبی. سەلامت بسپاس. ئەتە باسی ئەو مرۆڤ کە چەند دڵتان پێ خۆش دەبوو؟ حتمما زۆر دڵمان پێ خۆشە شتێک لەلایەنی خوای گەورە بیتن حتمما دڵت پێ خۆش دەبیتن. زۆر ڕاستە. بەلی. ئەتو ناوت چییە؟ محەممەد. کاک محەممەد ئەوە جێژنە چەند دڵت پێ خۆشە کە جەژن هاتووە زۆر دڵت پێ خۆشە. ئازاد پێمێ چ شتێکی جەژن نەکەنە تو خۆشە؟ والله چونە دەرەوە ئەوانە چونە دەرێ؟ بەڵێ. زۆر باشە. ئەتوو کە جێژنانەی دەکەی یەکەم جار لەگە داکرد دەکەیان لەگە بابەت؟ لەگەر دووشێنێکم زار. یەکەم جار یەکەم لەگە داکرد. خوا سەلامت بکە. پرسیارێکمان هەیە ئەگەر وڵامەکەیتان زانی دەبنە خاوەنی 50,000 ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا نەشتان زانی ئەم داوای لێبردن دەکەم. تەواو. پرسیارەکە مەتەڵێکە دەڵێ ئەو شتە چییە کاتێکەوە ئیشت پێیە فڕێ دەدەی بەێ بەڵام کە ئیشت پێی نییە هەڵی دەگری ئیشت پێبی دەبی فڕێ بدەی بەێ تۆڕی ماسیە تەکیدی بەعمە جێژنەیە با بڵێم یارمەتی دەدەم و خۆت فکرکەوە
حتما كايشت پێ دەبیتن فڕێ دێنە و ئاوەکەی کايشت پێ نابێ هەڵی دەگرێەوە. سلامت گەڵامەکەتان زۆر ڕاستە زۆر سپاس لەشتان ساق یاخوا جژنەکەتان بە خۆشی بێ ئینشاءالله هەمیشە لە خۆشی و لە جژندا بن. سلامت بی زۆر سپاس. سلامت بن یا ڕەبی خوا سلامەتتان کە زۆر سپاس دەکەین. فەرموو زۆر سپاس. کاک محەممەد تەمەند لێژ بی ئینشاءالله. سلامت بن دەستان خۆش. بەڵایزان و خۆشەویستان لە ماڵخێشدا گەیشتنە کۆتایی دووبارە پیرۆزبایی لە ئێوە عەزیز و خۆشەویست دەکەم. هیوادارم میوانێکی سەنجین و ڕەخسووکی نێو ماڵەکانتان بوو بم. ئەوەی کە لە تواناشیدایە کەم تەرخەمی نەکاتێن ئەوە جێژنی قوربانە دەبێ قوربانی ئەنجام بدەن و ئەنجامدانی قوربانیش بەڕاستی ئینسانی موسڵمان ئیماندار زۆر دڵی پێخۆش دەبێت بۆیە کەم تەرخەمی مەکەن دڵی هەژاران و نەداران خۆش بکەن قوربانی ئەنجام بدەن سەردانی دۆستان و خزمان بکەن جێژنەی تر ڕوتان خۆش بێ لەگەڵ یەکتری گەردەن یەکتر ئازا بکەن دێوجە زۆر لە ماڵێش دامەنیشن هەستن سەردانی ئەو خزم و ئەو دۆستانە بکەن تا پرۆگرامیشی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.